دەمەم پڕ میکرۆ بووە دانم دێشێ زۆر خراپ نازانم بۆی لێ هات شیرینی و جبسم خواردووە دەمەم پڕ میکرۆ بووە وەی 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 دانم وەی دایە دانم دانم وەی 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 دانم وەی دایە دانم دانم من میکرۆبم چاوەکەم کەس نازانێت دەی بڵێ باڵێ تەمەشا دان دوو بەشە ئەو بەشی سەرێ کە ئێمە دەیبینین لەناو دەماندا پێ دەڵێن چی تەمەشا ئێستا لاتۆکەتان دیارە ئەو بەشتان دیارە ئەو بەشێکدا ئەو پێی دەڵێن چی تاج هەدی ئەو بەشی خوارەکە ئێمە دەیبینین پێ دەڵێن ڕەنگی دار وەکو چۆن دار لە ناعات کە دەیچەنی ڕەگی هەیە ڕەگی لە من خۆڵە دیار نییە ئێمە بەس دارەکەمان دیارەوە نییە ئێستا بێنە سەر فەرمانی ددانەکان ئەو ددانانەی کە لە پێشەوە بۆ بڕینی خواردن بەکارێن ددانەکانی پشتەوە خوێن بۆ جوینی خواردن بەکارێن پێش خڕێیەکانیش کە پێیان دەگوترێتەوە بۆ پێش خڕێیەکان بۆ هاڕێی خواردن بەکارێن یعنی ئێمە سەرەتا کە نان دەخۆین ددانەکانی پێشەوە دەیبڕین دواتر بە ددانەکانی پشتەوە دەیجوین یعنی یەکەم دەدەوێت خواردنەکە ببڕین ئەنجا دوای بیجوین بۆچی ئێمە خواردن دەبڕین و دەجوین بۆی بتوانین لەناو مەعیدەمان بە ئاسانی هەرسی بکەین ئەگەر ددان نەبووایە ئێمە نەمان دەتوانین لەناو مەعیدە بە ئاسانی خواردن هەرس بکەین باشە کاتە خواردنێکتان خوارد دەوێت بە ئاسانی بە جوانی خواردنەکە بجوون لەراودەمتان اینجا قوتی بکەن ئەگەر نا گەدەتان تووشی کێشە دەبێت باشە تێگەیشتن تەماشای ئەو دوو پیاو بکەن ئەو پیاوە ددانی نییە ئاگاداری ددانی نەبووە ددانی بە جوانی نەشتووە خزمەتی نەکردووە خواردنی شیرینی زۆری خواردووە ددانەکانی هەمووی کردووە ئەو پیاوە ددانەکانی بە جوانی ششتووە و هەموو ڕۆژێ خاوێن کردووە ئاگاداری بۆ شیرینی زۆر نەخواردووە ددانەکانی بە تەندروستی ماتوە تەماشا بەشەر ئەگەر ددانی نەبێت چەند ناشرێت تەماشا بکەن هەموو خەڵکی گاڵتەت پێ دەکات ناتوانین بە جوانی قسە بکەین لێم گاڵا دەستێتە سەرێک قەت کەسێکی پێتان دیتووە ددانی نەبێت ددانی نییە دیچیتانە دا بۆی دەبێت دانتان خزمەت بکەن و ئاگاتان لێبێت بە جوانی خزمەتی بکەن بیشۆن و شیرینی زۆر نەخۆن بۆی ددانی تەندروستانە بێت بۆی ئەگەر تەمەتان گەورە بوو ددانەکانتان بەساوی هینێتەوە ئینشاءڵڵا باشە ئێمە چەند نوع ددانمان هەیە دوو لە مەکتەبیش دەیخوێنن ئەو شتە باشە دوو جۆر ددانمان هەیە ددانی شیرینمان هەیە ددانی هێمیشەی کە منداڵ سەرەتا لە دایک دەبێت ددانی نییە دوای کە دەبێتە 6 مانگ بەرەبەرە ددانی دێت ئەو ددانی کە دێت لە 6 مانگی پێی دەڵێن ددانی شیرین بۆچ پێی دەڵێن ددانی شیرین لەبەر لەو کاتەیە منداڵ کە شیر دەخوات هیچ خواردنێک ناخوات لەو کاتەیە دانی دانی شیری دانی چ کاتیە تا تەمەنی 6 ساڵی بەردەوام دەبێت دانی شیری دوای ئەوە دانی شیریەکان دەکەون دانی هەمیشەیی دێت دانی هەمیشەیی دووەم دانە دێت کە هات لە دوای هیچ دانێکی تر نایەوە ئەو دانانە گەورە دەبن وەتان بردن لەناو دەمێتەوە بۆی دەبێت زۆر ئاگاداری بی و بەردەوام بیشۆی خاوێنی بکەوە بۆی دانەکان تەندروست بێت لەبەر ئەگەر دانە هەمیشەیەکان کەوتن دانت هیچ دانەشکی لەجێ نایەتەوە ئێستا باسی ئەو خواردانە دەکەین کە سوودیان هەیە بۆ ددانمان توێ مەرێم باس ئێستا دەی باس ئەو ددانانە ناکەین کە سوودی باسی ئەو خواردانە ناکەین کە سوودیان هەیە بۆ ددانمان ئێستا کێ پێم دەڵێن چیش خواردنێک بخۆین سوودی هەیە ددانەکانمان زیاتر پاک دەکاتەوە یەڵا زان دەست بەرز کە یەڵا کێ دەی ئافیا دێ تو چ خواردنێ دیکە بخۆین سوودی هەیە بۆ ددانمان دەی ماسی بەڵێ پیزا بەس بخۆی بە زۆرەکە لێ دەردشێ باشە چۆن نامێنە توی دانتان بێنێتەوە دێ عافیا شیر چی دیکە عافیا هێرکە چی تر یەڵا تو
عافية ميوتانش خدت وطن بس يا كم ست بنير باشا بنير لبروي مادي كالسيوم أو معدني زور كيف تسوديان بود دم هو رقم استهم تاج يلا دستان داغرن يلا دستان داغرن استدين سر بنير بوتي سودي هي بود دم من كمادي كالسيوم يتيا مادي كالسيوم ما لدن تانا كاتراك بزو حالنا وره باشا ماسي چکا اوميغا 3 تيا اوز به همان شیو کارگری هی لسر دانه کند همان شیو اسکش تقال لبروی ویتامین سی تیه باشا هولدن زیادر میوکن بتایبت مزرمانیکان بیخون لبهند بتایبتی پرتقال هر لبروی ویتامین سی تیه لهموشن باشتره شته دیگه او بطی باشا که پیماله استراشا يلا كيف من ابوتي باش بتكون يلا بوتي قدر سيدير يلا بوتي باشا عافية كخواردن أخون دانا كان أو خواردن كخواردو تانا لطوي دانا كان تانا ميوني تو باشا عاوزي ليكار وقتون كنا مال أشون أو خشون أو بيسكي باكا كاتوا بهمان شيء أو دانا نش كخواردن كي لطويا هو أو بيسيل آسي ميو صوزا كان هذا صوزا كان يشهودن صوزا كان زور بتهيبتي كني وروان يواران خواردن خون صوزي زور لقب خون باشا وبنشتي بشكلش چونکه او خواردن زور در کسی کن که خواردن خود با هی او بنشتی و که ایزون لدوی خواردن حالا ده او خواردنی که تو ده توی دانه کنی نو داری که باشه استا کی پیمالی او خواردن نه چین که زیانیان هی بود دان من یلا بالا شیرینی عافية شيريني وبيبسي قاعدة بيتر كم يمكنها حوزة نيخوان غلط مزمزة أو شيرينية غلط شكل غلط اشتراك غلط بطل غلط عافية يستدين شيريني كان بتايبتي شوكليت لكازج مكانه هو مدى زور بيخون كم يمكنه باشا نان أو شبروش جلوكوز تيارا يقول مكتب جلوكوز تان خندوا هاد إكران خندو تانا طبعا إن شاء الله لدى هاتوتا هيخوند جلوكوز أو الشكرة بهماشي وباشا أبدا هو زيادة دانا كان ما كلور بي خواردنا وغازي كان بيبسي بتايبتي باشا حوضن هموتان يعني وزير بيني كم كلور تونك أبدا هو داخلاني دانا كان تان وأكاد دانا كان تان كلور بين زوتر بكوني يشي زور بدانا كان تانا كيدا أم جهر بين السر بس ما كرتنا بتقاب سوري زوري هي بلام هولدن ليمو بتايبتي يعني مسكي كم كانوا تونك أوان مادة زور زور تشرب وأكاد دانا كان تان زيادة داخله مام صندوق شكل شكل شكاس بكرش خرافة قوتي أبيا رقم وأكاد دانا كان تان مشكل جبسو أو جبساني كيخون أوانيش هولدن جبس بتاتا بتايبت أوش هندي كان ترشن هندي كان شكلي كي أوانيش دانا كان تان داخلين أدنى بصندوق ده بيكون كل موز شبه بكون أوش ميوه وشكراو كس ميوه وشكراو بني ولا بازار؟ أوانين هولدن كان يشتغل غرق كزن منها همو تان دوی نام خواردن أبي هولدن بخواردن كتان خورد بأو غرقرة بدن تام كان باشا أو واقع أو خواردن كلنا بدن تانا كتسودة توي دانا كان تانا واقع دريب كان دوزر بيان أتوانا غرقرة خطان لما لو بأو خوي بيكن بلا موها زيادة بأو بيكن هولدن كجاريش نامنالن بأو بيكن يعني بو كذا كان ديكي غرقرة ما هي لعيادة كان كفيلن غرقري
داوای لێ بکەن پێتانەدا بەڵام بۆ ئێوە زیاتر هەوڵدەن بە ئاو بیکەن باشە؟ منداڵەکان ئێستا باسی ئەومان کرد سپارنە باشە سپارنە ئێستا باسی ئەو دەکەین کە ئێمە نامان خوارد لە دوای ناخواردن چۆن دامان خواردن بچنەوە دامان بچین کە زۆر جار ئێمە کە نەخۆش بێ بۆ لامان بۆ عیادی دەڵێ دکتۆر من دانم دەشۆم تەماشا دەکەم دانی پیسە دانی هەمووی کلۆر بوو هەچی دەخە دانم دەشۆم بۆچی دەبری نازانێ بە دوای دانیخانەکەمەوە هەر خۆچەکە بەس بە بەش پێشێ دانی دادێنێ و دی ناوەی هەمووی کەس دەیگیرێ و پیس دەبێ و کلۆر دەبێت و کشی دادەخێت لەبەرەوە شێوازێکی ڕاست بۆ ششتنیدان زۆر زۆر گرنگە ئێستا بۆ پیشانتان دەدەم چۆن دانتان بژۆن هەمووتان تەماشان بکەن بۆشتان دووبارە دەکەمەوە تەرکیزتان لەسەر بێ ئینشاڵڵا بۆی بزانن چۆن بە شێوەیەکی ڕاست و دروست دانتان بژۆن باشە؟ سەرەتا یەکەم شت کە پێویستە بزانن لە کاتی دانشتنا کە فڵچە بەکاردێنی نابێ فڵچەکە بۆ شێوەیە بە ستوری بەدانتیانە بێنی لەبەری ئەوە دەکات پووکت ئازیز بخوا پووکت خوێنی لێبێت پووکت بریندار بێت چۆنچۆنی دان دەشوی بە شێوەی گۆشەی چلپێنج یعنی خواری دەکەوە فڵچەکە لە پووکتەوە بۆ دانت دەیێنی بە نەرمی بەو شێوەیە تەگەیشتە بە شێوەی گۆشەی چلپێت لە پووکتەوە بۆ دان دێنی بۆچی پێویستە ئێمە فڵچەکە لە پووکمانەوە بۆ دانمان بێنی لەبەری ئەگەر بەو شێوەی بیشوێت پووکمان عەزێت دەخوا گۆشتەکەی دادەخوێ و خۆینشی دەبێت بەس ئەگەر بەو شێوەیە دانمان شوش هەم پیسەکان دێتە خوارێ دانمان خاوێن دەبێتەوە هەمیش پووکمان تەندروست بێت بەو شێوەیە سەرەتا بەشی پێشەوەی دارمان دەشۆین دواتر بەشی ئەو بەشەی کە پێ دەڵێن یعنی دوینی پێ ئەنجام دەدەین پێویستە ئەو بەشەش بشوین دواتر بەشی ناوەی دارمان دەشوین ئەویش بەو شێوازە باشە؟ تێگەیشتن؟ یەکەم جار دانەکانی سەرەوە لێرەوە دەست پێ دەکەین یەکەم جار دیوی پێشەوە دوای دیوی ژوورێ دوای دیوی ناوە اینجا دواتر دان خوارەوە بەو شێوازە نابێت زوو بەعادەلە هەرا دوو فڵچە بیابێنی و لێ تاوە داگرشوش ڕاست بچی فڵچە ببانێت دەبێلانی کەم دوو دەقەت بووێ بۆ داگرشتن باشە؟ نابێرەوە بەسەوە بە ئەو سەردانی کە پێشەوە لە کاتی پێکەوین دەبێتێ ئەو نەبشوی لەی جوانە خەڵک دەیبینێ بە ئەو خاوێن بێ ئەوانی پشتۆژ هەمووی پیس ببێ باشە؟ دەبێت هەموو یۆگێک بێت بۆ ئاگاداری هەموو یۆگێک و ئەگەر دانت نەشۆی ئەو کەسانە کە لەسەر دانت خڵ دەبنە و ڕەنگی دان زەر دەکەن ناشرین دەکەن شتێکی تریش ئێمە کە دانمان دەشۆین بینی نێوان دانەکانمان زۆر بەتونی پێکەوە میسان فڵچە ناتوانێت بچێتە بینیانەوە ئەو خواردنانەش کە چوتە بینیانەوە بە فڵچە خایە نابێتەوە پێویستە چی بەکاربێنی پێویستە داوی دان بەکاربێنی داوی دانش ئەو نییە بخۆ لە ماڵەوە داوی تەبیعی بەکاربێنی ئەوانە چکە داوی تەبیعی پیسە و زیانش بە دان دەگەێنێت داوی ددان بە تایبەتی داویدانی تایبەتی هەیە کە پێی دەڵێن دێنتەڵ فلۆس پێی دەڵێن فلۆس لە سەیدەلیەکان هەیە دەیکڕی ڕۆژانە بەکاردێنی بۆ خاوێنکردنەوەی دانەکان دا ئەو فلۆسە بۆ خۆی تاقیم کراوە خاوێنی هیچ پێویست ناکە تاقیمی بکەیت لە پەنجە تیرول دەدەیت و دانت پێ خاوێن دەکەی و نێوانی ددانەکان باشە بەو شێوازە نێوانی دانەکان خاوێن دەکەیەوە باشە؟ ئێتان دیارە ئەو لێ دیارن بابێتە پێشەوە کە زۆر دیار نییە کەسێ لێ دیار نەبێت وەرە تەماشا چۆن دان دەشێت بەو شێوازەشان باشە؟ دوای دان دەشێت دوای دی بینیاوە دەبێت هەمووی ئەسانش چی دیکە حەز لێ بچینە؟ دانم دێشێ زۆر دەرێکی کە داهاتان شیرینی و جبسم خۆردووە دەمەم پڕ میکرۆب بووە دانم دێشێ زۆر خراپ نازانم بۆ وای لێ هات شیرینی و جبسم خۆردووە دەمەم پڕ میکرۆب بووە وەی 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 دانم وەی دایە دانم دانم وەی 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 دانم وەی دایە دانم دانم من میکرۆبم چاوەکەم ددانەکانت کونێ ئەەکەم کاتێک ئەخۆی شیرینی لە دەم تا من ئابینی من میکرۆبم چاوەکەم ددانەکانت کونێ ئەەکەم کاتێک ئەخۆی شیرینی لە دەم تا من ئابینی هەندەی دەی لێ بە کونی کە دەی